نوێزانستیا هاوتەری و هاوڕەوتی شۆڕشی ئینتەرنێتە. بەڕێزان، کۆمەڵگەی مرۆڤایەتی بە زۆر شۆڕشی زانستی تێپەڕیوە لە شۆڕشی ئەمەوە تا شۆڕشی پیسەزاری و تا کۆمپیوتەر و تا ئینتەرنێت ئێستاش لە شۆڕشی زیرەکی دەستکردی. ئەو شۆڕشەی کە هیچ فلۆچ و گۆست و تەگەرەیەک نییە لە پێشی و بەردەوام ئەستی خۆی لە تاواندایە. کۆمەڵگەی مرۆڤایەتی سەرەتا توانی بە عەقڵی خۆی هێز و بەئازووی خۆی بگۆڕێتەوە بە Sponsoring radiant di Indonesia, Joy Media Yunda,